سڵاتان لەبێت بینەران و بیسەرانمان لە هەر شوێنەکەن هیوادارم کە هەمیشە لە ساغ و تەندروست باش بن. ئەمڕۆژ ڕۆژباشی کوردستان 24 باڵقەیەکی دیکە لەگەڵ ئێوە لەگەڵ تەوەرێکی سەرەکی. با کەمێ باسی تەوەرەکەتان بۆ بکەم. ڕەنگە نەک هەر خودی ئێمە لێرە بەڵکو ئەوانەی کە کوردن و لە تاراوگە ئەژین لە ڕووی پێشکەوتنەوە تووشی کێشە بوو بێتن بە تایبەتی کوردانی تاراوگە مەبەستمە منداڵەکان تووشی دوو کللتوری ببن یان هەر تا تەنانەت ئێمە کە لە کوردستانی لەگەڵ ئەم پێشکەوتنە خێرایی کە لە ڕێی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان پێمانەگات کللتورمان لەگەڵ پێشتر جیاوازی هەبوو بێت. ئێستا ئێمە چاڕوانی ئەوەکەین کە منداڵەکانمان یاخودنەوەکانی داواتمان وەکو کللتوری ئێمە بژین لەسەر بیرۆکە و ئایدیای ئێمە بژین، بەڵام ئەم پێشکەوتنە خێرایە ئەو دەرفەتەمان پێنادات. جا ئەگەر بۆ ئێمە یەکجار قرس و سەخت بێت بۆ ئەوانەی کە لە تاراوگەن دوو جار ئەمە سەختە و ئەستەمە بۆیە دوو کللتور بوون واتە لەدبوونی مناڵ یا پارچەبوونی مناڵ لە نێوان دوو کللتور لە نێوان کللتوری دایک و باوک و کللتوری نیشتیمان ڕەنگە کێشەیەکی گەورەی هەمووانە بێت کە لە تاراوگە ئەژین. بۆیە ئەمڕۆ ئەمانەوێت تەوەرەکەمان سەبارەت بۆ بابەتە بێت ئەوانەی کە لەوێن چۆن ڕەفتار بکەن لەگەڵ منداڵەکانیان یان ئەوانەی لێرن چۆن ئەیانەوێت ئەگەر دەیانەوێت بڕۆت یاخود لێرەش بە هەمان شێوە کێشەی بۆ شێوەیان هەیە ئەو بزانین چۆن چارەسەرەکرێت لە کێو گرێکان دروست بوونە. گرێکان تا ئێستا بەدەست دەکرێنەوە با نەگاتە مەرحەلەیەک چۆن ئەڵێت یا قۆناغێک کە بە ددانیش نەکرێتەوە. ئەم بەتەوەری ئەمڕۆی بەرنامەکەمانە جگەلەوە چەند بڕگە و بابەتێکی دیکەمان بۆتان ئامادە کردووە کە پێکەوە بینەر و بیسەری دەبین. وە سەرەتاش لە کورتێک لە هەواڵەکان دەست پێکەم. بابزانین لە دنیای سیاسەت چیە بزێت؟ سەرۆکی هەرێمی کوردستان پێشوازی لە ئەنجامی دیالۆگی استراتیژی عێراق و ئەمریکا دەکات. لە تویتێکدا نێچیروان بارزانی دەڵێت پێشوازی لە ئەنجامی دیالۆگی استراتیژی عێراق و ئەمریکا دەکەم کە هەنگاوێکی گرنگە بەرەو بەهێزکردنی هاوبەشی استراتیژی درێژخایان لەسەر پرسە سەرەکیەکان وەک سەقامگیری ناوچە و هاریکاری ئابووری و کللتوری دەستخۆشی لە هەوڵەکانی سەرۆکوەزیران مستەفا کازمی و تیمی عێراق دەکەم. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی داوا لە هاوڵاتیان دەکات ماسک ببەستن و خۆیان بپارێزن. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر داوا لە هاوڵاتیان دەکات بۆ پاراستنی خۆیان و کەسانی دەوروبەریان ماسک ببەستن. سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازمی لە واشنتن دووپاتی دەکاتەوە کە عێراق پێویستی بە هێزی شەڕکەری ئەمریکی نییە و هێزەکانیان توانای پاراستنی خاک و سەروەری وڵاتیان هەیە. کازمی لا گفتوگۆی ڕۆژنامەوانیدا ڕاییان تا کۆتایی ساڵ هێزە شەڕکەرەکانی ئەمریکا دەگەڕێنەوە وڵاتەکەیان و هێزەکانمان توانای خۆیان دژی تیرۆر و کردەوە تیرۆریستیەکان سەلماندەوە دەتوانن وڵات بپارێزن. بە پێی نووسراوێک کە لەلایەن دیوانی پارێزگای بابلەوە دەرکراوە بە بێ وەرگرتنی ڤاکسینیان پشکنینی کۆڕۆنا کە نابێت 72 کاتژمێری بەسەردا تێپەڕێت ڕێگە بە فەرمانبەران و هاوڵاتیان نادرێت سەردانی فەرمانگەکان بکەن. هەر لە نووسراوەکە داهاتووە دەبێت بەڕێوەبەرانی فەرمانگەکان و بەرپرسانی بەشەکان ڕۆژانە ناوی فەرمانبەرانیان بۆ سنتەرەکانی وەرگرتنی ڤاکسین ڕەوانە بکەن و هەر کەسێکیش سەرپێچیان فەرمانە بکات ڕێشێنی توندی دژی دەگیرێتە بەر. هشام سعید بریکاری وەزارەتی حەج و عومرەی سعودیە بە میدیاکانی وڵاتەکەی ڕاگەیاندووە لە دەمانگی داهاتوو گەشتەکانی عومرە دەست پێ دەکاتەوە و ڕۆژانە پێشوازی لە 20,000 عومرەکار دەکرێت و ئاماژەی بۆش کردووە هەر کەسێک بە مەبەستی عومرە سەردانی سعودیە بکات دەبێت ڤاکسینی دژە کۆڕۆنا وەربگرێت و ئەو ڤاکسینەشی وەری دەگرێت لەلایەن وڵاتەکەیەوە پەسەند کرابێت. کورتێکم لە هەواڵەکان پێشکەش کرد. باش دەستەکەین بە پرۆگرامەکەمان و هەرچەند ئێمە لەگە کورتەیە دەستی پێکەین بەڵام وەکو باسی ناوەڕۆک و بابەتەکانی تر ئەوە لە دوای کورتەوە بابەتەکان بە بەردەوام گۆڕانکاری تێدایە. ئەم بەیانیە باس لەوە دەکەم کە لە ناو دەسەڵاتی وڵاتی سوید ژمارەی بەرچاو کەسایەتی کورد هەن کە بوونەتە پاڵپشت بۆ دۆزی کورد
و زیاتر ناساندنی کورد ئەوانە لە هەموو ڕووداوەکەی کوردستان دەنگ بەرزەکەنەوە پشتیوانی خۆیان دەرەبڕن. سەرکان کۆسا ئەندام پەرلەمانی وڵاتی سویدە ئەو داوای کردووە کە گرنگی بە داهاتووی گەنجان بدرێت لەبەرەوەی کە داهاتووی کوردستان لاوانن و ئەوان بنیاتی دەن. دەم باش گەلی کوردستان ناوێ من سەرکان کۆسە ez endamê Parlemena Swêdim em niha li ber Parlemena Swêd alpaş me ye ez bûm endamê Parlemena 2014 heya îro û di endamê Komîsyona kar de me. لەناو بنەماڵەیەکی هەژاری باکووری کوردستان لەدایک بووە لە تەمەنی 10 ساڵیەوە هاتووەتە سوید. لێرەش لە گەڕەکێکی پەنابەرنشینی سوید تەمەنی لاوێتی بەسەر بردووە. نادات پەروەری ژیان هۆکار بوونە بۆ چوونە ناو پارتی سوسیال دیموکراتی سوید تا بتوانێت ئاڵ و گۆڕ دروست بکات. کمە خواست علاقەدەریا من ez bibim endamê Partiya Sosyal Demokratan ku ew tiştin warin gwarandin we tiştin cuda çebin û bibim dengê gelek gelek xortan cîwanan xelkê me biyanî. سەرکان کۆسا باز لە قۆناغەکانی پێش بوون بە پەرلەمانتاری لە ناو پارتی سوسیال دیموکراتدا دەکات. من لە شارێداریە دەست پێ کرد بوومە ئەندامێ پارتیە لە شارێداریە بۆ چورکە و بوومە ئەندامێ مەجلیسا شارێداریە بۆ چورکە و 2011 ژی ئەز بووم سەرۆکی سۆسیال دەموکراتە لە شارێداریە خۆ و 2014 ژی ئەز هاتم هەلبژاردن ji بۆ پارلەمەنە سوید. کوردبوون لە ناو پەرلەمانی سویدا ئەو دەرفەتە دەرەخسێنێت دەنگی کوردستانیان و مێژووی پڕ لە کارەساتی هەر چوار پارچەی کوردستان بن. 2014 هەیە ئیرۆ میزانن gelek tiştêbûye li welatê me çil rojheva çil rojhelat çil bakur çil başûr wekî şerê Daişê de em bigirin wekî em bêjin êrişê ser Efrînê bigirin we kuştinên li Rojhelata Kurdistan bigirin û rewşa Kurda li Bakurê Kurdistanê me hem tişt me hûna ser ziman me bi nifsandinê xwe bi semînaran tu gruba networkê de ya jî me bixwe serê xwe wek parlamenter. پشتیوانی لە سەربەخۆیی کوردستان یەکێک لەو پێشنیارانەیە کە سەرکان و هاوڕێکانی ناو پەرلەمان هەموو ساڵێ جارێک دەیدەنە پەرلەمان وەک پەرلەمانتاریش لە کاتی ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی کوردستان گەڕایەوە وڵات. وما پێشنیارێک دایە لە پارلەمەنە سوید ji 2014 heya îro li ser ku bi îngilîzî dibêjin self determination yani dibe Kurd heqê wan heye ki li ser axa xwe li ser welatê xwe bi navê xwe azad bîjin. و پێشنیار هەر ساڵ me daye ku parlament grupa me Sosyal Demokrata jî wê ew qebûl kiriye lê mixwe Parlemena Swêd wê qebûl nekiriye ji ber ku hûn zanin ku ew tiştekî dûr û dirêj e karekî xebatekî dûr dirêj e ji Kurdistanê hatine Konyayê. لە ڕوانگەی سەرکانەوە فرەحیزبی کوردستانی جوانتر کردووە بەڵام یەکگرتووی پارتەکان دەتوانێت پشتیوانی وڵاتانی دنیا بەدەست بهێنێت و داهاتوو بۆ لاوانی کورد مسۆگەر بکات. باوەریە من gelek heye siyaseta Kurd jî jalîkê de ez zanim gelekî wan ji bo yekîtiya milletê xwe kar dikin xebat dikin lê em ji Stockholm Swêdê em ewkê xwe dibêjin yani heviya xwe dibêjin ez dixwazin rojekî biçin Kurdistanekî ava Kurdistanekî serbixwe wek hevî ji bo gencan pêşa rojekî baş dibe rolê siyaset de ye yani ji bo gencên Kurdistanê gerek merî pêşa rojekî baş ava bike. زوڵم و زۆری و دژمنانی خاکی کوردستان و نەبوونی یەکسانی و دادپەروەری هۆکاری سەرەکی چوونە ناو سیاسەتی سەرکان بوون. هەر بۆیە دابینکردنی کار و ڕێگا خۆشکردن بۆ داهاتوویەکی گەشت بۆ لاوان ئامانجی هەمیشەی سەرکان کۆسەیە. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. بەڵێ هەر گرێدراوی ئەم بابەتە وەک بینیمان کەسێکی کورد لە وڵاتێکی ئەوروپی بۆتە پەرلەمانتار جا ئەمانوێت زیاتر لەسەر ئەم بابەتە باس بکەین بەڵام ئەوە باسی حاڵەتێکی ئەرێنیەکەین کە کەسێک بۆتە پەرلەمانتار ڕەنگە زۆری ویست بێت هەتاوەکو لەگەڵ کولتوری وڵاتی سوید یەکی گرت بێت با بەگشتی یەک پێشەکیکی بچووکی بۆ باسکەم دواتر پێتان ئەڵێم کە میوانی من کێیە و لەگەڵ کێ سەبارەت بەم مەوزوعە یاخود بەم بابەتە قسەکەین. کوردانی ئێمە کە دەچنە تاراوگە ڕەنگە یاخود بە شێوەیەکی تر بڵێم دوورکەوتنەوەی
هەر نەتەوەیەک لە وڵاتەکەی خۆی ئەگەر جارێک سەخت بێ بۆ کوردان جارێکی تر سەختە چونکە ئێمە دووچاری چەندین کارەسات بووینەتەوە کاویسانە پاکتاوی کورد بکەن لە ڕووی کولتورەوە لە ڕووی ڕۆشنبیرۆ لە ڕووی هەموو شتێکەوە تەنانەت تاکی کوردی لە ناو بەرن جا ئێمە لە ناو خودی ئەو وڵاتی کە تیا ئەژین دووبەرەکیمان لەگەڵ کراوە جا کوردانی ئێمە کە سەردانی شوێنێکی ترەکەن یا بۆ نیشتە جێبوون بۆ شوێنێکی ترەچن زۆر خەمی ئەوەیانەکە کولتوریان پارێزراو بێت بۆ خودی خۆی ئێمەی کورد زۆر گرنگی بە کولتور دەدەین جا ئەو کوردانی کە دەچنە تاراوگا تووشی ئەو کێشانە ئەبن بۆ ئەم بابەتەوە قسەکردن لەسەری ئەوە میوانی من و بیوانی بەرنامەی ڕۆژ باش نەریمان ئاغالیە کە ڕاوێژکاری پەروەردەیی دەرونیە و ئەم بەیانیە لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵ من میوانەوە وەڵامدەری ئەو پرسیارانە ئەبێت کە بۆ زۆرێک لە ئەو خانەوادانی کە لە تاراوگەن گەڵاڵە بووە و پرسیارە و ڕەنگە وەک باسم کرد پرسیارێک بێ کە گرەیەکە ئێساش بە خێراتنی میوانەکەمەکەم سڵاوت لێ بێت کاک نەریمان هیوادارم کە بەیانەیەکی پڕ لە وزە و پڕ لە چالاکیت هەبێت زۆر سواس بەیانی خۆ باش بەیانی بینەرانتان باش بژیت زۆر سپاس دەکەم کاک نەریمان با یەکسەر هەر بەوە دەست پێ بکەم کە ئێستا ئێمە باس لە کوردانی تاراوگە ئەەکەین با یەک هەنگاو بگەڕێنە دواوە ئەوانەی کە ڕۆشتنێتە دەرەوە بێگومان بە ڕێگەیەکی زۆر سەخت ڕۆشتن هەندێکیان نەبێ بە ڕێگەی خوێندن یان ڕێگێکی تۆزێ ئاسانتر بەس ئەوانی دیکە ڕێگەی ئاو ڕێگەی دارستان ڕێگەی مەرگیان بڕیوە هەتا گەیشتونەتە ئەوێ بەو هەموو زەحمەتیە ئەگەنەوێ لەگەڵەوەی کە ئەگەن لە دوای ماوەیەک یەکسەر حەز ئەەکەن کە مناڵەکانیان تێکەڵ بۆ کولتورە نەبێت کولتوری کوردی بپارێزێ لە لای خۆی چۆنەڵە لە کوردەواری خۆمان ئەمە چەنی بەچەند ئەگەر وایە بۆ ئەڕۆن ئەگەر ئەڕۆنەوەی بۆ ناتانێت مناڵەکانتان تێکەڵی ئەو کولتورە ببن کێشەکە لەکوێیە بەڵێ لە ڕاستەیە هۆکار زۆر زۆرە کاتێک کەسێک کە ئێوێ نیشتیمانی خۆی وڵاتی یادەوەریەکانی بەجێ بێڵێ ئێمە ناتوانین پۆڵێنی بکەین بەسەر یەک هۆکار و دوو هۆکارە بڵێن لەبەر ئەمە خەڵکی ئەڕواتە دەرەوە لە بەرەوەی ژیانی لە کوردستان پێخۆش نییە لە بەرەوەی هەستەکە لێرە ناپارێزرێ یا مافە سەرەتاییەکانی نین کوردستان بەجێ بێڵێ ئیدی دەبێت لەوێەوە دژی وڵاتەکەی خۆی یان نیشتیمانەکەی خۆی یاخود یادەوەریەکانی بۆستێتەوە بە پێچەوانەوە خەڵکی بە شێوەیەکی گشتی ڕەنگە لە نێوی کوردستان زۆر بێزار بن لە زۆربەی کایەکانی ژیاندا پێچەوانەی خەڵکانی دەرەوە بن بەڵام کاتێک دەگەنە خۆرئاوە ئەم هەستایان زیندوو دەبێتەوە هەندێک جار بە شێوەیەکی گشتی نا بەڵام زۆربەی کاتەکان هەستێکی وەهایان هەیە کە دەبێت زۆر بەتوندی لەگەڵ کۆمەڵگەی کوردی تێکەڵ بن لە ڕووی زمانەوە دەبێت تێکەڵ بنەوە جارێکی تر و ئاراستەیان دەگۆڕێ ڕەنگە لێرە کەسێک لێرە بژی سێری کەناڵێکی کوردی نەکا بەڵام لەوێ دادەنیشە بە دیار کەناڵێکی کوردیە و لە سوسیال مێدیاوە خەریکی خوێندنەوەی باسەکانی کوردیە هۆکار زۆرن بەڵێ باشە وەک ئێساش باسم کردم تاراوگەی کوردی لەگەڵەوەش دەیەوێت خۆی بپارێزێ ڕەنگە فەرموو بڵێ ڕەنگە بێوێ خۆی بپارێزێ وەکو ئیدەنتیتێتی خۆی یعنی وەکو ئایدیایەکی خۆیەتی کەس ناتوانێت زمانی دایکی و خۆی هەموو شتێکی فڕێ بدا لەبەر ئەوەی وڵاتەکەی بەجێ دەڵێ دەچێت لە وڵاتێکی ترا دەژی نەبەو شێوەیە لە دەرەوەی وڵات جێگەی دەبێتەوە و باوەشی بۆ دەکرێتەوە کە ئەو کەسایەتیە لە هەر تەمەنێکا بێت و لە هەر پێگەیەکدا بێ ئەو بۆشانی بۆ پڕ بکرێنەوە و خەڵکیش ئەویان ناوێ هەر خۆشیان ئەویان ناوێ باشە کاک نەریمان ئەو گەشەکردنەی کا لە ناو کولتوری کوردی لێرە ئەبینرێت ئەکرێ بڵین ئەوەندە دوانەکەوتووە بەڵام کەسێکە لە تاراوگە دێتەوە ئیتر ئێرەی پێقوبوڵ نییە وەک ئێستا باسێکێڵێ لەوێ بەدیار کەناڵێکی کوردیەوە داهانیشتێت تووشی ئەوە بێکە تەعەقلوم ناکات ناتوانێت خۆی بگونجێنێت دێتەوە بۆ ئێرە نامورتاحا لەگەڵ هەنێ هەڵسوکەوت پێی ناکرێت دەچێتەوە بۆ ئەوێ دڵی کوردستانی ئەوێت حەزەکە لە شەقامی بڕات دەکەس بە کوردی قسە بکات ئەم کەساتانە چۆنە بینیت؟ بڵێ
لە ڕاستیە شتەکان ئێمە دەبێت تۆزە خۆمان لە داتا و لە پرسی گشتگیریکردن بە دوور بگرین لە بەرۆی داتایەکی ئەوتۆمان لە بەردەسانە بڵێن هەموو کۆمەلگەی کوردی ئەوەی لە تا ڕاوگە دەژی بەم شێوەیە دەژی یاخود لەم وڵاتەیە لە خۆرئاوا لە ئەوروپا بەو شێوەیە دەژی لە ئەمریکا بە شێوەیەکی تر دەژی بەداخەوە وەکو کۆمەلگەی کوردی تا ڕاوگەی کوردی داتامان نییە بە هیچ شێوەیەکە تا ئێساوەنی من ئاگادار بم شتەکان ئەگەر هەش بێ لەسەر وڵاتی عراق حسابە نەک لەسەر کوردستان ئەمە بۆ هەموو شوێنەکانی تر خەڵکی کە دەڕۆنە خۆرئاوا یاخود دەڕۆنە وڵاتێک تووشی شۆک دەبن ینی ئێمە کەسمان نابێت نکوڵی لەوە بکەین کە کەلتوری ئێمە جیاوازە دەچیتە وڵاتێکی خۆرئاوا زۆر جیاوازترە لە کەلتورەکەی خۆت تووشی شۆکێک دەبی ئەم شۆکە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێ ئەم شۆکانە بۆ شایی دروستەکەن خەڵکی وا بە ئاسانی جێگەیان نابێتەوە ئەوەندەی کە لێرەوە چاوەڕێ دەکرێ بڕێتە وڵاتێک و یەکسەر دەست بە کارێک دەکەیت و ژیانت دەگۆڕێت ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەمانە ڕازنین ڕەنگە کەسێکە بێ گوێمان لێ بێت لە دەوروبەری هەر تاکێکمان زوو جێگەی خۆی بکاتەوە ئیدی لە ڕێگەی کارکردنەوە بێ خوێندن بێ بەڵام ئێمە باز لە بەشە گشتیەکە ئاکەین لە هەموو شتێکان ناوەندی گشتی هەیە خەڵکانێکن کە دەتوانن زۆر خراپ بڕۆنە پێشەوە خەڵکانێکن دەتوانن ژیانیان تێک بشکێ ئەم هەڵبەز و دابەزیە دەتوانین بڵێن زۆر بەشە گشتەکەیەتی کە خەڵکی لەوێ جێگیر نین لە گەڕانەوەشا جێگیر نین زۆر بەمان بەرکەوتنمان لەگەڵ خەڵکانێکە هەبووە لەوێ نەیانتوانیەوە بژی لێرەش ناتوانین بژین ئەمە زۆر جار دەگوازنەوە بۆ مناڵەکانیشان بەداخەوە شتەکان جیاوازن یعنی ئێمە بێت لە ئەو تەمەنانەی کە گەورەن و دەڕۆن جیا بکەینەوە لە مناڵەکان کە لەوێ لەگەڵ یانن مناڵەکان دەبن لەگەڵ خۆیانە یاخود ئەو مناڵانەی لەوێ لەدایک دەبن ئەمانە شتی زۆر جیاوازترن نابێ هەمووی پۆڵنکەین لە چوارچێوەیەکە داینێن بڵێن ئەو خەڵکانی لە تا ڕاوگەن هەمویان بەم شێوەیەن و یاخود مناڵەکان هەمویان بەو شێوەیە کاریگەریان لەسەرە لە ڕاستیە هەمومان ئاگادارین خەڵکی دەتوانین بڵێن ئامادەیە گیانی خۆی بەخت بەداخەوەکو لە هەواڵەکانی ڕۆژانی ڕابردووە بیستومانە و ئاگامان لێتی هەواڵی دڵتەزیێن هەیە دەڕواتە دەرەوەی وڵات ئامانجی جوانی هەیە بۆ خۆی بۆ مناڵەکانی ئامانجەکان هەمووی شتی دروستن شتی معقولن بەڵام زۆر جار ئەو ئامانجە هی باوکو دایکەکانە خەمی مناڵەکانیانە ئەگەر لیان بپرسی من زۆر ئەو کەیسانە دێنە لام ناتوانم باسی داتای گەورە بکەم بەس ئەو کەیسانەی کە لە ژێرەوە لە ڕێگەی با بڵین کەناڵەکانی خۆمەوە پرسیارم لێ دەکرێن ڕوبەڕووی گرفتەکانی ئەو کوردانە دەبمەوە لە خۆرئاواوە دێنە لام زۆرێک لەو کێشانن کە ئاوێتە بوون لە کەلتورەکانی ئەوێدا بەگرفت دەزانن بۆ مناڵەکانیان خەمی گەورەیان ئەوەیە وەکو ئێرە بژین لانیکەم هاوسەنگیەک ڕابژیرێ بەڵێ ئەوان خەمی گەورەیان هەبووە خەڵکانێکی ئێمە یاخود زۆرمان ئامانجی گەورەیان وەکووتمان بۆ مناڵەکانیان هەیە بەڵام لەوێ هەوڵ ئەدەن دیارە هەمووی نابەگشتی ینی هینی خۆیان خەونەکانی خۆیان لە مناڵەکانیانە کۆپی بکەن بەداخەوە بەبێ ئەوەی هەست بۆ بکەن یا درک بۆ بکەن یا بیانەوێ سەیری مافی مناڵەکانیان بکەن لەگەڵ ژینگەکە لەوێ بگونجێ بەڵێ باشە کاک نەریمان بەوەی کە باست کرد وتت دەیانەوێ مناڵەکانیان کۆپی خۆیان بکەن ڕەنگە لە دوای نەوەتەکانەوە لە دوای نەوەیەکەوە کا کۆڵڕەوەکە کرا زیاتر خەڵک ڕۆی کردا تاراوگا وەک لە ساڵی هەشتاکان و هەفتاکان ئەو کاتەش هەر کۆچە بوو بەڵام وەکو دوای نەوەتەکان نەبوو لەگەڵەوەشە ئەو دایک و باوکە هەر بە عەقڵیەتی ساڵی هەشتاکان و هەفتاکان یاخود نەوەتەکان لە تاراوگە دەژین نانوێ مناڵەکانیان ئینتیگریت ببن بە کولتوری ئەوێ دیسانەوە لە دوای فترەیەک مناڵەکان هەڵەگرنیان هێنەوە بێرە چەند کەیس هەبووە کچیان هێناوەتەوە بۆ ئێرە هاوسەرگیری پێ بکەن وتوانە لەوێ حەز ناکەین هاوسەرگیریکە یان کچەکە گەیشتۆ تەمەنی 18 بۆ 17 ساڵ هەن حەز ناکەین لەوێ ببێنێتەوە ئەی هێنەوە بۆە چ کاریگەریەکی ئەبێت ئەمە لەسەر دەرونی ئەو مناڵە چۆنەڵەوە خۆیان هیچ تێپەڕی ئەی کاریگەری لەسەر ئەم کەسانە چۆن دەبێت من پێم خۆشە لێرە ئەو بڵم خەڵکانێکی زۆر جوانمان هەن خەڵکانێکمان هەن پەروەردەیەکی تەندروست ڕەنگە قورس بێ بە خێرا بڵێن پەروەردەیەکی تەندروست و پەروەردەیەکی ناتەندروست چونکە پەروەردە شەمکێکی زۆر گشتگیرە
دەتوانین زۆرتر ورد بکرێتەوە ڕەنگە ئەوەی کە بۆ من پەروەردەیەکی تەندروست بێ بۆ کەسێکی تر پەروەردەیەکی ناتەندروست بێ بەڵام ئێمە لە میدیاکانیشەوە بەرچاومان دەکەوێت کە خەڵکانی جوان پەروەردە بن پەروەردە بوون لە خەڵکانێکی زۆر سەرکەوتومان هەیە لە ناو خێزانەکانی کووردا هەم ئەوانەی لە هەشتاکانەوە کۆچیان کردو هەم ئەوانەی لە دوای ساڵی 91 و دواتر کۆچیان کردەوە هەم ئەوانەی لە دوای 2000ەکانیشەوە کۆچیان کردووە و خەڵکی نمونەیشمان هەیە بەگشتی بەڵام وەکو جارێکی تر ئەڵێم ئەگەر باسی ناوەندەکە بکەین باسی ئەوە بکەین کە زۆربەی خەڵکەکە بە چیەوە دەناڵێنێ دەتوانین بڵێن ئەو هێڵەیە کە تێکەڵبوونەکەیە یعنی خەڵکی لە ساڵی ئەگەر نەوەتەکانەوە سەفەری کردبێ بۆ دەروی وڵات یاخود کۆچی کردبێ بەتایبەت لە ساڵانی ڕابردووە گەشەی بە کەلتورە کوردیەکە نەداوە یاخود نەیتوانیوە گەشە بە کەلتورە کوردیەکە بە ئەم خەڵکانە ئەگەر نەیانتوانی بێ لەوێت تێکەڵ بووبن ئاوێتی ئەو کولتورێ ببوون بەرەنگاریەکیان دانابێ لێرەدا گرفتێک دروسە بێت دوورگەیەک دروسە بێ دوورگەیەک بۆ ئەو خێزانە دوورگەیەک بۆ ئەم تا ڕەوگەیانە دروسە بێ نە ئەوەیە بۆ نمونە من لە وڵاتی سویس ڕاژیم نەدەبێتە کۆمەلگایەکی سویسری لە ناو کۆمەلگایەکی سویسریدا ئاوێتە دەبێ و نەوەکو کۆمەلگە کوردیەکەش ماوەتەوە کۆمەلگەی کوردی لێرە گەشە دەکا کەلتوری کوردی لێرە گەشە دەکا باسی ئەوە نییە چۆن گەشە دەکا بەس ئەم لەم گەشەکردنە بێ بەشە بێ لە گەشەکردنەکەی ئەوێش بە بەشە بێ من زۆر وەکو خۆم هەست بۆ دیاردەیە دەکەمەوەندەی خۆم خوێندنەوەم بۆ کۆمەلگای کوردی هەیە لە دەرە و چاودێری کوردستانی ژەکەم کە کۆمەلگای کوردی لە چی ڕوویەکەوە با بڵێن گەشە دەکا ئەگەر بەشە کولتوریەکە بێ ئەگەر بەشە ئاینیەکە بێ ئەگەر لە دۆخێکی ترابێ بەڵام لەوێ هەندێک خەڵک هەیە لەو جۆرە گەشەکردانە بێ بەشە بەداخەوە بەم با بڵێن بۆشوونەوە یاخود بەم باکگراوندە کۆنەوە هەوڵ دەدا مناڵەکانی بپارێزێ بە کولتورەکەی خۆی من حەزەکەم لێرە بڵم وەکو پرسێکی ئەخلاقی دایک و باوکێک کە مناڵێک دێنێتە ژیانەوە ڕەنگە مافی خۆی بێ ئاینەکەی کەلتورەکەی و هەر شتێکی خۆی کە هەیەی بڵێ من خەڵکی ئەو بنەماڵەیەم ئەمە عادەت و تەقالیدی ئێمە بەم شێوەیە ژیاوین ئێمە ئەم کەسایەتیەمانەیە ئەمە با بە مناڵەکەی بناسێنێ با لە بەردەمیا بژی ئەمە زۆر گرنگە بەس گرنگترین یاخود گرنگتر لەوە ئەوەیە ئەبێ بەشی ئەوە بۆ مناڵەکەی تیا بێڵێتەوە کە دەشێ مناڵەکەی شتێکی تر هەڵبژێرێ باشە کار نەریمان ئێستا ئەمەی کە ئێڵەیت بەڕێزت بێڵێ بڕوان لە وڵاتێکی بێگانە بژی بڵێ ئێستا کەمەی بەڕێزت ئەیڵیت کەواتە لە نێوان جەستە و ڕۆح بوونە بە دوو بەش بە جەستە لێرە دەژین دەیانەوێت مناڵەکانیان کە بە جەستە لەوێ دەژین بە عەقڵ لێرە بژین ئەمە کارێکی ئەستە من ئەمێ بزانم کاریگەری ئەمە لەسەر مناڵان بە تایبەتی چۆن ئەبێت چونکە ڕەنگە ئەوانە نەوەی تر ئەخەنەوە نەکە ڕەنگە ئەوان نەوەی تر ئەخەنەوە مەرجنیە بگەڕێنەوە بۆ کوردستان هەرچەند زۆر لە خانوادەکان حەزەکەن بۆ هەمیشە بگەڕێنەوە بەڵام ئەو بڕیارەش نادەن دوو دڵن لەو بڕیارە بڵێ بڵێ ئێمە نمونەمان زۆرە ینی وەکو نمونە من ئەو کەسانی کە دێنە لام یاخود ئەوەی لەگەڵ هاوڕێ هاوپیشەکانیشما کە وەکو ئاڵ و گۆڕکردنی بابەتەکان ئێمە لەگەڵ یەکە ئەیگوازینەوە بۆ یەکتر و باسییان دەکەین تامان بەبێ داتا بەبێ ناوهێنان و لێرەشەوە بەبێ ناوهێنان و بەبێ ئەوەی کەیسێک باس بکەم لەبەر پیشەی لەبەر پیشەکەم با بڵێن لەبەر ئەخلاقی پیشەی کە بە هیچ شێوەیەک لە مێدیایەکەوە نابێت کەیسێک باس بکرێ ئەمە ئینسانە خۆی تیا بناسێتەوە خەڵکێکمان هەیە بە تایبەت کە مناڵەکانیان دەچنە تەمەنی هەرزەکاریەوە دایانەوێ بگەڕێنەوە یعنی ئەمە نمونەمان هەیە کە کچەکانیان هێناونەتەوە کوڕەکانیان لەوێ بەجێهێشتون یا لە تەمەنی 12 ساڵیە مناڵەکانیان هێناونەتەوە بۆی بە حسابی خۆیان بە هەڵەیانەشن ئەمانە ئێمە معنی ئینسان کە وڵاتی خۆی بەجێ دێڵێ کە نیشتیمانی خۆی بەجێ دێڵێ هەستێکی جیاکاری لە ناخی خۆیان هەیە بەبێ ئەوەی وڵاتەکە بەسەری بسەپێنێ ینی من ئەگەر لە وڵاتی سویس ڕادەژیم ئەگەر چی کۆمەڵگەی سویسڕی و چی دەوروبەرەکەم جێگەی من بکاتەوە وەکو ئەوەی کە هەم بەس ڕەنگە لە ناخی خۆمە من نەتوانم وەکو ئەوەی کە پێویست بێ ئاوێتە بم ئەمە هەستێکی جیاکاری دروستەکە جا ئەگەر بێ دایک و باوکم لەوێ بێت و بەردەوام دەنووکی لەسەر من بێ کە من کەسێکی جیاوازترم و من دەبێت کەلتورەکەی خۆم پارێزم و من دەبێت بەم شێوەیە جل و بەرگ لەبەر بکەم من دەبێت بەم شێوەیە لەگەڵ هاوڕێکانما بم و من دەبێت کاتژمێردا بێمەوە بۆ ماڵەوە لە کاتێکە هاوڕێکانم لە دوای 11 و 12 دەگەڕێنەوە بۆ ماڵەوە ئەمە بە تایبەت لە تەمەنی هەرزەکاریە لە تەمەنی مراحقیە
کە لە ڕووی زانستیەوە تەمەنی دیاریکردنی شوناسە گرفتێکی زۆر بۆ ئینسان بەگشتی دروستەکە، گرفتێکی زۆر بۆ گەشەکردنی تاکێک دروستەکە، مناڵێک دروستەکە کە کەسایەتی خۆی تێیا دەدۆزێتەوە. ئێمە دەبێت ئەوە بڵێن ئەمە باسێکی زانستیە، پرسێکی زانستیە کە مناڵ لە تەمەنی هەرزەکاریە کەسایەتی خۆی شوناسی خۆی دەدۆزێتەوە، ناتوانێت لەگەڵ دایک و باوکی شوناسی خۆی بدۆزێتەوە، بەڵکو ئەم شوناسە لەگەڵ هاوتەمەنەکانی دەدۆزرێتەوە. ئێمە چۆن بۆ کیلۆیەک خوێ تەرازویەکمان پێویستە بۆ ئەوەی بیکەشین بزانین کیلۆیەک خوێیە، بەو شێوەیە مناڵ یاخود ئینسان هاوتەمەنەکانی خۆی پێویستە بۆ ئەوەی بزانێ من شێم. ینی من ئەگەر لە دارستانێکا بژیم هیچ کەسێکی ترم لەگەڵانە بێ بەڕاستی من کەسایەتی خۆم ناناسم، چونکە هیچ کاردانەوەیەک نابینم. ئەم مناڵانە پێویستیان بەوەیە لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیان جا لە هەر کورتولێکا بێ، لە هەش ئاینێکا بێ، لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێ هەڵس و کەوت بکەن، ئەبێ بزانن. پرسە یاخود هونەرە گرنگەکە بۆ دایک و باوکەکان ئەوەیە لە وڵاتێکی ئەوروپا کەلتورەکەی خۆی بۆ بگوازێتەوە بەبێ ئەوەی زۆری لێ بکە. باشە ئەمە ئەکرێت کاک نەریمان بۆ نمونە داوا لە بەڕێوەبەرایەتی هەروەردەکان بکرێت لە وڵاتان کە لە وڵاتانی ئەوروپی باڵێن بۆ نمونە لە ئەڵمانیا ئەگەر لە هەر قوتابخانێک منداڵی کوردی تاراوگە هەبن ئەوە ئەگەر داوا لە بەڕێوەبەرایەتی بکەن ڕەنگە مامۆستایەکی زمانی کوردی چ کورمانجی خوارو بێت یان سەرو بە زمانی کوردیش ئاشنا بن، چونکە منداڵانی تاراوگە تەنانەت دایک و باوکیان وایان لێ کردوون بە کوردی قسە ناکەن، بەڵامیان هەموو شتێکیان کۆپی کوردی بێت، کوردی نازان. ئەوە چۆن تێکەڵا بە کولتوری کوردی ببێت کە کاتە کوردی نازانێت. ئەمە گرێکە وەک باسم کرد لە سەرەتا، گرێکە لێرە هێشتا لە ئاستێکە بەدەست دەکرێتەوە یا گەیشتوونەتە مەرحەلەیە بەدانە ببیکەینەوە. ئێمە ئەگەر باسی ئەمە بکەین گرەی زۆر بەدی دەکرێت لە ناخی کەسێکا کە وڵاتەکەی خۆی بەجێ دێڵێ دێتە دەچێتە وڵاتێکی تر. ئەمە دیاردەیە دایک و باوکێک بۆ نمونە خۆی فێری زمانەکە نەبووە. من هەمیشە ئەڵم بە نووسین باسم کردووە، ساڵانێکی زۆرە هاوارەکەم ئەڵم واز لە مناڵەکانتان بێنن بە کوردی قسەیان لەگەڵا بکەن، بەو زمانە قسەیان لەگەڵا مەکەن کە خۆتان فێری نەبوون. ینی ڕەنگە زۆربەی ئەو کەسانەی کە ئێستا گوێیان لە منە لە تاڕاوگە دەژین لە بەردەمی ئاوێنەیەکە خۆیان بوەستن دانی پێدادنێن، پێویست ناکە بەرپەرچی من بنەوە، یاخود هەمومان ئەو یاخود زۆربەمان ئەو دیاردانەمان بینیوە دایک و باوکێکە تازە خۆی فێری زمانەکە دەبێ گرفتی هەیە لەگەڵ ئەوەی فێری زمانەکە ببێ، دەبینێ مناڵە بچووکەکەی فێری زمان دەبێ لە بری ئەوەی بە کوردی قسەی لەگەڵا بکە، بە زمانەکەی خۆی قسەی لەگەڵا بکە، دێ بە زمانەکەی ئەو وڵاتە لەگەڵ مناڵەکەی قسە دەکات. بەڕاستی ئەمە بۆشایی دایک و باوکەکەیە، ینی گرەیەکی دەرونی باوک و دایکەکەیە لەبەرەوەی خۆی فێری زمانەکە نەبووە، هێندە دڵی خۆشە کە مناڵەکەی فێری زمانەکە بووە و خۆشی بەو زمانە قسەی لەگەڵاکە. ئەمە وەکو فێنۆمێنێک وایە، وەکو دیاردەیەکی زۆر بەربڵاو وایە، بەداخەوە تا ئێستا بەگشتی ئیشی لەسەر نەکراوە. وەکو ئەوەندەی من ئاگادار بم زانیاریم هەبێ مناڵ لە سەرەتایە تا 5 زمان دەتوانێت قسە بکە، بەرگەی و یاخود توانای فێربوونی 5 زمانی هەیە. بۆ لێرەوە بە شادیەوە دەڵم خۆزگا یاخود هیوادارم هەموو دایک و باوکێک زمانی دایکیان فێری مناڵەکانیان بکەن، خەمی مناڵەکانیان نەبێ، مناڵەکانیان لە باخشەی ساوایانەوە لە خوێندنی سەرەتاییەوە فێری زمان دەبن. بۆ پرسیارەکەش ئەگەڕێمەوە من ناتوانم لەسەر هەموو وڵاتەکان قسە بکەم، هەم ئەو زانیاریانە منیە و هەم ناشمەوێ لێرەوە زانیاری هەڵە بڵاو بکەمەوە یاخود شتێک بڵێم کە وانە بێ. باسی سویسرا دەکەم، لە سویسراتۆ بۆ تۆیە لە هەندێک کانتۆنەکان بە زمانی کوردی مناڵەکان بخوێنن، ئەو بەشیان جا کردوێتەوە، دواترێتە سەر ئاکتەکەشیانەوە بۆیان باشترە لە ڕێگەی ئەو بەڕێوەبەرایەتی و ئەو کە بەڵێ من ویستم ئەوە بڵم لە زۆربەی وڵاتەکان ئەوەندەی کە ئاگادار بم باسی وڵاتی سویسرا دەکەم، باسی ئەو بەڕێوەبەرایەتیانە ئەەکەم کە خۆم بەرکەوتنم لەگەڵیانە هەیە و باسی ئەزمموی خۆشم دەکەم. زۆر پشتگیری لەوە دەکەن کە مناڵ هەم کەلتوری هەم زمانی دایکی بپارێزێت و بزانێت لە شوێوە هاتووە. ئەمە بۆ ئەوان زۆر گرنگە. بۆچی؟ لەبەرۆی مناڵەکان شوناس دەدۆزنەوە بەمە. ینی زۆر گرنگە مناڵێک لە سویسرا دەژی، لە وڵاتێکی تر دەژی، لە هەر شوێنێگەژی لە هەر شوێنێکی ئەم دنیاە
شانەزی بکە بۆ لە شوێ هاتووە ینی بۆ نمونە شانەزی بک بەوە کە دایک و باوکی کووردا کە هەر کەسێکی تر و لە هەر نەتەوەیەکی ترە لەگەڵ ئەوەدا شانەزی بکە بۆەوە کە خەڵکی ئەو وڵاتەیە کە لێ دەژی بۆ نمونە مناڵێک لە سویسڕایە من باسی سویس ڕاکەم یاخود لە ئەڵمانیا لە هەر شوێنێکی ترە ئەبێ شانازی بکە بۆ کە باوکو دایکەکە ئەبێ ڕازی بێ بەوەی کە ئەگەر خۆی ناتوانێت و ئاوێتە بوونە قبولکە و نابێ بە کەسێکی ئەوروپی ئەمە کە ڕاستیە و ناتوانێت بێ بە کەسێکی ئەوروپی بەڵام دەبێ قبولی بکە کە مناڵەکەی تێکەڵەیەکە لە وڵاتێکی ئەوروپی و لە ئەو پاشخانەی خۆی پێی دەدا ڕەنگە مناڵەکە بێ کوردستانی هەر نەبینی بێ بەس لە ڕێگەی دایک و باوکیەوە کەلتورەکەی بۆ گوازراوەتەوە بە تاموچێژی ئەو کەلتورە بکە ئەمان ئەویان پێ خۆشە زۆر باشە کەواتە ئەوان ئەو میکسبوونیان پێ خۆشە کە منداڵەکان هەم بتوانن کولتوری وڵاتەکەی ئەوان هەڵگرن هەمی خوان و زمانی دایکە زۆری جەخت لەسەر ئەو بابەتاکەنەوە با بزانم ڕەوەندی کوردی وەکو کەسایەتێکی دیار وەکو کاگنەریمان ئاغالی کە خۆی لەناو ئەو ڕەوەندەیە خۆی ئاگاداری بابەتەکەیە کاری چیان کردووە هەرچەند جەنابەت زۆر کەم لە میدیاکان دەرەخ یا هەر بڵێم دەرناکەوی بەس لە ڕێی سۆشیال میدیاوە کارەکان دەکەیت با بزانم پۆدکاستەکانت بە چ مەبەستێکەوەکەی هەر ئەمە بەستانی لە پشتەوەیە یان ڕەوەندی کوردی کارێکی تر ئەکات بۆ ئەو کوردانەی کە تووشی دوو کولتور بوون نەبن بەڵێ ئێمە وەکو سەرەتاوتم بە قەناعەتی تەواوم بەوە هەیە ئەبێت دەستخۆشی ئێمە بابێ بەردەوام دەستخۆشی بڵاو بکەینەوە دەستخۆشیێکی زیادە ڕەوی نا بەڵکو سوپاسی ئەو کەسانە بکەین کە هەوڵی زۆریان داوە کە ماندوو بوون سوپاسی ئەو کەسانە بکەین کە خۆیان دۆزیوەتەوە سوپاسی ئەو کەسانە بکەین کە دەستخۆشی لەو کەسانە دەکەن خۆیان دەدۆزنەوە و کە هانیان دەدەن چی لێرەوە بێ چی لە دەرەوە بێ ئێمە خەڵکانێکی زۆرمان هەیە چێژ لە هەردوو کەلتورەکە دەبینن خۆیان لە هەردوو جەژنەکە بینیوەتەوە نەکو وەکو پەندە کوردیەکە دەڵێ لە هەردوو جەژنەکە بوون ئێمە ئەوەمان زۆرە بەڵام لێرە باسی بەشە گشتیەکە دەکەین نەوەکو خەمگینی بڵاو بکەینەوە یاخود ناڕەحەتی بۆ خەڵکی بڵاو بکەینەوە پێمان وابێکە خەڵکی بەگشتی ناتوانن خۆیان بدۆزنەوە خۆ دۆزینەوە هونەرێکی زۆری دەوێ یاخود ماندووبوونێکی زۆری دەوێ و یەکێکی وەکو من ساڵانێکی زۆرە لە خۆرئاوا دەژی لە سەروی 20 ساڵەوە من لە خۆرئاوا لە وڵاتی سویسرا دەژیم ئەوەی کە بەدەستم هێناوە ئەوەی کە پێگەیشتم لەگەڵ ئەوەشا زۆرم پێخۆشە بیگەێنم ئەمە باسی پرسە ئەخلاقیەکانی جوانی ئینسان ناکەم لێرایە بەڕیزبەندی بەس لە شوێنێکە جوانی ئینسان لەوەدایە ئەوەی کە وەری دەگرێت ئەوەی کە پێی دەگا لە وێزگەکەی خۆیەوە بیداتەوە باسی پۆدکاستت کرد من پێم خۆشە من خۆم بیرم زۆر لەوە کردەوە من چۆن بتوانم ئەوەی کە پێگەیشتم و بەدەستم هێناوە بیگەێنم جارێکی تر بە زمانی کوردی بۆ هاوزمانەکانی خۆم لە هەر شوێنێکی ئەم دنیاە بن گەشتمە ئەو قەناعەتەی کە پێویستە کەناڵێکدا بنێم کەناڵی پۆدکاستم دانا لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا داعڵقی بڵاو کراوەتەوە ئەم داعڵقی پۆدکاستە بەناوی پۆدکاستی ژیان و بەرکەوتنەگە هەر کەسێک بێوێ گوێگیری بێ دەتوانێت لە گوگل بەس بنووسێ پۆدکاستی ژیان و بەرکەوتن یان ناوەکەی خۆم چەندان سەرچاوی دەست دەکەوێت کە گوێ لە کەناڵەکە بگرێ ئامانجی من وەکو خۆم کەشت کەناڵێکی تایبەتی خۆمە کە هەر خۆم لە پشتیەوەی و هەم خۆشم باسەکان دەکەم باسەکان ڕاستی سەرچاوی ئەکادیمیان هەیە و باستەکان بەڕێی خۆم لە ئاستێکی سەردەمیدان لە ئاستێکی پەروەردەی مۆدێرندان تێکەڵەیەکە لە کەلتوری خۆمان و زانستێکی تازە دەتوانم بڵم بۆ تێگەیشتن لە ژیان تێگەیشتن لە ئینسان تێگەیشتن لە پەیوەندیەکان یعنی ئەمە چۆن گفتوگۆ بکەین لەگەڵ یەکترا چۆن لێکتێبگەین ئامانجەکان زۆرن بەڵام بە شێوەیەکی شتی پێم خۆشە خەڵکی ئێمە لەگەڵ دنیایەکی تازە تێکەڵ بێت دنیا تازەکە بەمانای زانستە تازەکەش نەکرد دنیا تازەکە خەڵکی لێرە لەگەڵ دنیای تازە تێکەڵ بووە بەس هەر پەنجە بەرز نەکەینەوە بڵێن گەنجی ئێمە خراپە خێزانی ئێمە خراپە ئەخلاقی خەڵکی ئێمە تێکچووە بۆ نمونە پێسپەکتیڤ یاخود ڕوانگەی خەڵکی زیاتر بکەین گۆشەڵێ بێگومان هەر جوانیەکان ناڵێن وەکو خۆی ماوەتەوە بەڵام جوانیەکان بوونیان هەیە و کەسانی وەکو ئێوەکە کا لە پشتەوە کار بۆ ئەم بابەتانە ئەکەن بێگومان هەوڵی ئەوە ئەدەن کە
ئەو دوو کولتور بوونە یاخود بە هەر شێوازێکی تر بێت هەر ئایدایەکی ترەیە کە ئەگەر بە هەڵە گوازراوەتەوە ئەوە نەهێڵن زیاتر و زیاتر ئەوە چۆنەڵێ بڵاو ببێتەوە تەشە نەبکات بۆیە من سپاس دەکەم کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت و بابەتەکە زۆر هەڵدەگرێت بێگومان بەڵام بەهۆی کاتەکەەوە من ناتوانم لەوە زیاتر لەگەڵ جەنابتانە بەردەوام من بەو هیوایەم کە بتوانم لە ئەڵلقەیەکی دیکە لەگەڵ نەریمان ئاغالی ڕاوێژکاری پەروەردەیی و دەرونی جارێکی تر باس لەم بابەتە بکەینەوە و خەڵک بتوانێت لە ڕێی پۆدکاستەکانتانەوە سۆشیال پروفێک نەکات واتە چاولێکەریەک نەکات هەر کەسێ بەرە و تاراوگەڕۆی خەڵک بە دوای بڕات ئەو بابەتانەی ئێوە ببینرێت زۆر کارێکی باشە کە هاوڵاتی کورد کە ئەوێ بچێتەوێ بەرچاوڕوونیە بێت یان ئەوانەی کە لەوێن ئەزانن کە چۆن ڕفتار بکەن لەگەڵ منداڵەکانیان من زۆر سپاس دەکەم جارێکی تیکە ئەم بەیانیە لەگەڵ ئێمە بوویت نەریمان ئاغالی ڕاوێژکاری پەروەردەیی و دەرونی. سپاس بۆ تۆش ڕاستی زۆر باسی ترە بوو من پێم خۆش و باسی ئەوەش بکرێ و خەڵکانە بۆچی خەڵک بۆچی لە کوردستان بەجێ دەهێڵێ خەڵک بۆچی هۆکارەکان چین پێم خۆش و باسی هۆکارەکان بکرێەوە پێشم خۆش بوو شەن ڕێنمایەک باز بکرێت لەگەڵ ئەوانەدا کە خەڵک چی بکە پێشەوەی کوردستان بەجێ بێڵێت و بەرە و خۆر ئاوا بڕوا و ئامادەکاریەکان چین بۆ ئەوە بێگومان کاک نەریمان ئێمە هەروە نابێت دەست لە تۆ هەڵگرین ئەگەر ڕۆشتیشیتەوە بێ جارێکی ترمە بێکۆ ئەڵلقەی تر بکەین هەر لەسەر ئەم بابەتانە وەک گوتم کاتەکەەوە منەمان پێنای بەڵام بابەتەکە و دەریایەک وایە بە خۆشحاڵیەوە کاتێکی خۆش بێەوە بۆ بینەرانیشتان زۆر سپاس بۆ خاتان لەکە باشە دەچمە دوای ئەو بابەتەی کە باسمان لێ کرد و بێگومان هەروەک گوتم وەکو دەریایەک وایە من باسی دڵۆپەیەکمان لە دەریایە کردووە چونکە ڕەنگە ئەو کوردانی کە لە تاوراگوان ئێستا گوێیان لێمانە بێت زۆر برینی قوڵیان لەو ڕوەوە بۆ دروست بوو بێت چ بۆ خۆیان چ بۆ منداڵەکانیان بەڵام بابەتەکە بەجێ هەڵم دەچمە ناو تەوەر و بابەتێکی دیکەوە ئەویش چەند ڕۆژێکە شەپۆلێکی بارانبارین لە قەزاکانی پازار ئاردەشەن و هەمیشەن و فندقلی سەر بە پارێزگای ڕێزەی باکوور ڕۆژهەڵاتی تورکیا بەردەوامە و بەهۆیەوە کاروباری بەشێک لە هاوڵاتیان وەستاوە بۆ پەکیشی کەوتووە ئەمە ئەوای کردووە کە لە ناوچەی مالیاتی سەر بە قەزای پاراز بارانی بەخۆر بۆتە هۆی بەرزبوونەوەی ئاستی ئاو لە جۆگەلەکان ئاوەکە ڕژاوەتە سەر ڕێگای کەناری دەریای ڕەش و هاتوچۆشی لە شەقامەکان ڕاگرتووە تیمەکانی ڕێگاوبان و پۆلیسی هاتوچۆ ڕێکاری پێویستیان گرتوتە بەر بۆ ئاسایکردنەوەی هاتوچۆ و ئەوە هەروەها بەرگرتن لە ڕووداوی نەخوازرا جوتیارانی پارێزگای موش باسی جوتیارانی پارێزگای موش بکەین کە لە باکووری کوردستان نزیکەی 3 مانگە سەرقاڵی بەرهەمهێنانی شووتین و هەرچەند شووتی ئەوێ ئەتوان بڵێم زۆر بەناوبانگە بە تایبەتی دیاربەکر جگەل لە موش ئێستا ڕەنجی ئەو چەند مانگەیان کۆ کردوتەوە بەرهەمەکانیان نەخەنە بازاڕەوە و جوتیارەکان کار بە هەرەوەزی دەکەن و هاوکاری یەکتر دەکەن ئەمە لە هەموو شوێنێکی کوردستان باوەکە کوردان بە هەرەوەزی حەزیان لە کارکردنە زۆرینەی ئەو جوتیارانی لە موش بە کشتتوکاڵیەوە سەرقاڵن لە شارەکانی ماردین و باتمان چوونەتە ئەو پارێزگایە وە کرێکاران و جوتیاران ڕۆژانە لەژێر 40 پلەی سیلیزی بەو گەرمایە کارەکان و 100 پیکاپ شووتی بارەکە جوتیارانی پارێزگای موش لە باکووری کوردستان سەرقاڵی کۆکردنەوەی ڕنج و ماندووبوونی 3 مانگی ڕابردوویان و بەرهەمی شووتی ئەم ساڵیان کۆ دەکەنەوە. جوتیاران کارەکان بە هەرەوەزی دەکەن و زۆرترین بەرهەمڕەوانەی بازارەکان دەکەن. شووتی موش یەکێکە لە شووتە باتام و جیاوازەکان و لە بازارەکاندا خواستێکی زۆری لەسەر هەیە. 70 dönüm karpuz ekimi yaptık. شووتەکان بە بازرگانەکان دەدەین شووتی بۆ هەر شوێنێک ڕەوانە دەکەین کە داوا بکەن من لەسەر ڕوبەری 70 دۆلم زەوی شووتیم تا چاندووە ئەم ساڵ بەرهەمی شووتی زۆرە و باشە. بەشێک لەو جوتیارانی لە پارێزگای موشوتی بەرهەم دەهێنن لە شارەکانی دیکەی باکووری کوردستان بە تایبەت باتمان و ماردین تەنانەت ڕۆژە ئاوای کوردستانەوە چوونەتە ئەو ناوچەیە چونکە خاچی موش بۆ کشتتوواڵکردن و بەرهەمهێنانی شووتی بەراورد بە ناوچەکانی دیکە گونجاوترە. جوتیاران و کرێکاران لەژێر گەرمای تااقەت پرۆکێندا بەرهەمی شووتی کۆ دەکەنەوە و لە ئۆتۆمبیلەکان باریان دەکەن.
40 derece sıcaklığında. بە کووری ڕۆژاوای سووریاوە هاتووم لێرە لە ژێر چل پلەی سیلیزی شووتی بار دەکەم دەبێت بژێوی ژیانی خۆمان دابی بکەین هەندێک جار لە ڕۆژێکدا 10 بار هەلگێر شووتی بار دەکەم هەندێک جاریش 100 پیکاپ لە ڕۆژێکدا بار دەکەین 100 pikap gelir. بەهۆی پێکاتە و تام و جۆرەکەیەوە لە زۆرینەی شارەکانی تورکیا و باکووری کوردستان داواکاری لەسەر بەرهەمی شووتی موش هەیە بە شێوەیەک بەرهەمی شووتی ڕەوانەی ئەنقەرە و ئەستەمبۆڵ دەکرێت و زۆر جاریش لە ماوەی 15 ڕۆژدا لە 150 بەرهەمی شووتی موش ڕەوانەی ئیزمیر دەکرێت. ئەو شووتیە لە ناوچەی موش دەکڕین ڕەوانەی بازاڕەکانی هەموو شارەکانی دەکەین داواکاری لە کڕیارەکانمان وەردەگرین و دەدەینە بەرەمێنەر و جوتیارەکان شووتی موش زۆر باش و بێزیانە. جوتیاران لە پارێزگای موش لە باکووری کوردستان بۆ ئەوەی تاکاتی گەرمای بەتینکارەکان تەواو بکەن ڕۆژانە لە کاتژمێر 5 بیانیەوە تا 11 پێشنیوەڕۆ بەرهەمی شووتی کۆ دەکەنەوە و لەبار هەڵگروپی کابەکان باریان دەکەن. شووتیەکانی موش تەواو ئەندامین و شێوە و تامێکی جیاوازیان هەیە بۆیە لە هەموو شارەکانەوە خواستێکی زۆری لەسرە. ئەم بابەتم کە باسی لێواکەم بۆ وانەی کە هەواداری ئۆتۆمبیلە گران بەهاکانن. بوگاتی کە نرخەکەی زیاتر لە 12 ملیۆن دۆلارە بە ئۆتۆمبیلێکی دەگمەن ناسراوە. لە تەواوی جیهان و جەمشید کازمی کە یەکێکە لە میکانیکەکان لە ئێران سەرگەرمی دروستکردنی جۆرێکیانە کە تەنیا یەک دانەی لە تەواوی جیهان هەیە. ئەو دەڵێت بەهۆی کەمتوانایی دارایی چەند جارێک کارەکانی دروستکردنی ڕاگرتووە بەردەوام بۆتەوە دوای لەسەری بەڵام ئیرادە و خۆشەویستی بۆ کارەکەی وای لێکردو دەست لە دروستکردنی یەکجارێکی هەڵ نەگرێت هەر بۆیە بە بەردەوام کاری تێئەکات. کازمی دوو ئۆتۆمبیلی دیکەی دروست کردووە بێ ئەوەی هیچ دیزاینێکی لە بەردەستا بوو بێت و خۆشەویستی بۆ ئۆتۆمبیل گەیاندوێتێ قۆناغی کۆتایی تەواوکردنی ئەم ئۆتۆمبیلە دەگمەنە. سەرقاڵی دروستکردنی ئۆتۆمبیلێکی جۆری بۆگاتیە کە بە تەواوکردنی کارەکانی کارێکی ناوازە و سەرسوڕهێنەر دەبێت. بە تایبەت کە جزاکانی سەر ئێران هاوردەکردنی ئۆتۆمبیلی بەهۆی زۆری باج و ڕسوماتی گومرجەوە سنووردار کردووە. جەمشید کازمی کە خولیای بواری میکانیکیا دەڵێت لە منداڵیەوە دروستکردنی ئۆتۆمبیل خولیای ژیانم بووە هەندێک جار کەشتی بچووکم دروست دەکرد بۆ ئەوەی لە حەوزی ماڵەکەمدا تاقیان بکەمەوە. من از بچگیم زۆر کارم لەسەر دروستکردنی ئۆتۆمبیل کردووە هەر لە مناڵیەوە سەرگەرمی دروستکردنی ئۆتۆمبیل بووم سەرەتا ئۆتۆمبیلی یاری مناڵان بە زوێنەرەکانیم دەردەهێنا و ئۆتۆمبیل و کەشتی بچووکم لێ دروست دەکردن و دەم خستنە ناو حەوزی ماڵە کۆنەکەی پێشومان سەرگەرمیم بوو. جەمشید باز لەوە دەکات زۆر جار بەهۆی نەبوونی کارەکانی لە دروستکردنی ئۆتۆمبیلەکە وەستاندووە. دوایین جاریش 3 ساڵ لەمەوبەر بووە بەڵام دەستی بە دروستکردن تا تەواوکردنی ئۆتۆمبیلەکەی کردوتەوە. وێنەیەکی بوگاتی هەموو کلێنەکانی مێشی داگیر کردووە وەک خۆی دەڵێت بە پیاوی بوگاتی ناوم دەرکردووە بەڵام بەبێ تەکنۆلۆژیای ئەو تۆ دەستم داوەتە دروستکردنی ئەم ئۆتۆمبیلە. باز گفتن به من گفتن مرد بوگاتی بذار یه بوگاتی جدیدم بس. بە منیان دەوت پیاوی بوگاتی بیرم کردەوە کە ڕۆژگارێک بوگاتیەکی نوێ دروست بکەم دەستم کرد بە دروستکردنی ئەم جۆرەیان کە لە تەواوی جیهان یەکدانە هەیە و هێشتا دووەم دروست نەکراوە زۆر بە لاوازی دەستم بە دروستکردنی کرد آخر من تەنیا بووم لە دروستکردنی و ئەوان تیمێکی گەورە بە تایبەت ئەوان کە تەکنەلۆژیای ئەڵمانیا پشتیوانیان لێ دەکات کارەکانم بە سستی بەڕێوە دەچوون بەهۆی کەم توانایی لە بواری دارایی بتونم خیلی قوی برخورد کنم 4 تا دستگاه بخرم. ئۆتۆمبیلی بۆگاتی نرخی 12 ملیۆن دۆلارە. کازمی دەڵێت ئۆتۆمبیلێکی دیکەی بۆگاتی مۆدل 1930 دروست کردووە. باس لەوەش دەکات دوو ئۆتۆمبیلی دیکەی دروست کردووە بێ ئەوەی هیچ دیزاینێکی دیاریکراوی لەبەردەستدا بوو بێت بەڵکو ئەوەی بەمێشی داهاتووە لە دەستەکانی دابووە بە جێبەجێکردنی بیرۆکەیەکی جوان. ئارات جەلال کوردستان 24. هەمیشە و شوێنانی کە مێژوویەکی کۆنیان هەیە زۆر سەرنجڕاکێشن لە چاو شوێنەکانی دیکە وا دەچینە رووسیا بە تایبەتی لە ڕۆژ ئاوای رووسیا لە ناوچەی پیشەسازی ئۆرالیس کە بە قوڵایی 7 مەتر چاڵێک لە مەرمەر هەیە و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی 18 کە لەو سەردەما بەردی مەرمەڕیان دەرهێناوە و لەو چاڵە دەریان هێناوە
و بۆ بیناسازی بەکارهێناوە. بەڵام جیا لە کەشە پیشەسازیەکەی بۆ جاری سێهەم ئەمە دەکرێتەوە کە بۆتە ناوەندێکی گەورەی هوەری و فستیڤاڵ و کۆنسرتی میوزیکی کە تێیدا ئەنجامەدرێت و ئەمە دەبوانی چێژیان لە ئاوێتەبوونی سروشت و میوزیک پێکەوە وەرگرت. لە ناوچەی ئۆراڵسی ڕۆژئاوای رووسیا بە قوڵای 7 مەتر چاڵێکی مەڕمەڕ هەیە. ئەم شوێنە لە سەدەی هەژدەدا لەلایەن کاترینی مەزن سوودی لێ وەرگیرا بۆ دەرهێنانی مەڕمەڕ بۆ ڕازاندنەوەی کۆشکەکانی سان پیتەرسبۆرگ. لەو کاتەوە ئەم چاڵە بووە بە بەرهەمهێنەرێکی سەرەکی مەڕمەڕ لە رووسیا. ناوچەکە لەگەڵ دەنگی بەردەوامی ئامێرەکان و بارهەڵگرەکاندا کە قاڵبی مەڕمەڕی لێ دەردەهێنن ڕاهاتووە. بەڵام ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە. لە جیاتی دەنگی ئامێر و ژاوەژاو دەنگی ئاوازی میوزیک دەبیسترێت تا ئامادەکاری بکرێت بۆ کۆنسرت و فستیڤاڵی مەڕمەڕمیل کە لە سێمین ساڵیدایە بە پشتیوانی دەوڵەت و ڕێکخراوە گشتیەکانی دیکە لەلایەن دامەزراوەی هوەری نێودەوڵەتی ئێرزا و حکوومەتی خۆجێیەوە ڕێکخراوە. لێرەدا یەکگرتن و ئاوێتەبوونێکی ڕۆحی و سروشتی هەیە لە نێوان خۆماندا بە پەرزگایەکی سروشتی ناوی دەبێت. ساڵی ڕابردوو لەسەر سەکۆی سەرەوە نمایشمان کرد. ئەم ساڵ چانسمان هەبوو کە بە تەواوی لەناو قۆڵاییەکە نمایشمان کرد. بۆیە هەستمان بەلەرەکانی ناو هەوا دەکرد لەم گۆمەدا و ئاسمان لەسەر سەرمان بوو ئەوەش شتێکی بەڕاستی سەرسوڕهێنەرە. ئامانجی ئەم فستیڤاڵی ئەم ساڵ یەک خستنی کولتوری گەلانی جیاوازە بە چەندین زمان مۆسیقای میلی پێشکەش دەکرێت. رووسی، یۆنانی، لاتینی، جۆرجی، ئۆکراینی، سربی. هەرچەندە هەرێمی ئۆراڵ بە شێوەیەکی گشتی ناوچەی پیشەسازیە، بەڵام کۆنسرت و فستیڤاڵەکانی تێیدا ڕێک دەخرێت دەیگۆڕێت بۆ ناوچەیەکی گرنگی کولتوری و هوەری. کاتێک ئێمە هاتینە خوارەوە بۆ ئێرە بۆ ناو قوڵایی مەڕمەڕەکە بینیمان لە شانۆیەکی ئەمفێتەری یۆنانی دەچێت. تێگەیشتین کە دەنگەکە لێرەدا سەرسوڕهێنەرە، بۆشایەکە سەرسوڕهێنەرە. دەتوانین نیشانی بدەن کە ئۆرالی پیشەسازی چۆن دەتوانێت بگۆڕێت بۆ ژینگەیەکی بەڕاستی داهێنەر و پلاتفۆرمی کولتوری. میوزیک کاتێک لەدایک دەبێت کە لێک تێگەیشتنێکی هاوبەشت لە نێوان مرۆڤ و سروشدا هەبێت. ئەمە وتەی زۆرێک لە میوزیسیانانە. لە فستیڤاڵەکەدا جگە لە میوزیک چەندین هونەرمەند هەن کاری هوەری تایبەت بە ناسنامەی نەتەوەکەیان دەکەن وە کاری پەیکەرتاشی کە هونەرمەند و شێوەکارەکان لە وڵاتانی وەک قیرغیزستان و بێلاڕوس و سربیاوە گەشتیان کردووە و بۆ ئەوەی بۆ ماوەی 2 هەفتە لەو ناوەندە سروشتیە هوەریەدا کار بکەن. ئەمەش بابەتەکانی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24 بوو بۆ هیوایم کە بەدڵی ئێوەی ڕێز بێت کێستا بینەری ئێمە بوون. زۆر سپاسانەکەم کە لەگەڵمان بەرداوم و تا ئەم ساتەتە تا ئەڵقەیەکی تر بێگەشتێکی تر بەخواتانە سپێرم ماڵەوە.